سڵاو هاوڕێنم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ بە ڤیدیۆیەکی نوێ گەڕامەوە لاتان. ماوەیەکی زۆرە لە یوتیوبدا بڕاوم و هیچ ڤیدیۆیەکی نوێم نییە، بەڵام هەوڵ ئەدەم لە داهاتوویەکی نزیک بتوانم هەفتانە بەلایانی کەم ڤیدیۆیەک دابنێم. ئەم ڤیدیۆم تایبەتە بۆ ئەو کەسانەی کە پرسیاری ئەوە ئەکەن چۆن لە کەنەدا کارێکم دەستکەوێ لەبەر ئەوەی من کەس ناناسم، هیچ هاوڕێیەکم نییە، خود هیچ خزمێکم نییە کە سەپۆرتم بکات. خەڵک زۆر CV ئەنێرن، بەڵام زۆربەی ئەو کارانی کە CV بۆ ئەنێریت کارمەندی بیانی وەرناگرێت. من پێشتر لە ڤیدیۆکانی پێشوو باسی ئەوم کردبوو کە ئەتوانی لە ڕێگەی وێبسایتی جۆب بانک کەنەدا کە وێبسایتێکی فەرمیە لەلایەن حکوومەتی کەنەداوە دانراوە بۆ دۆزینەوەی کار و بۆ دۆزینەوەی هەلی کار لە کەنەدا. ئەم جۆب بانکە، ئەم وێبسایتە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ ئەو کەسانەی کە لە دەرەوەی کەنەدا ئەژین ئەتوانن CV بنێرن بۆ لیستێک کار هەیە. ئەم کارانە خۆیان کارمەندی بیانی وەرەگرن، خۆیان کارمەندی بیانیان ئەوێت و لە داواکاریەکانیش نووسراوە بە تێبینی نووسراوە لە بەشی خوارەوەی کارەکە کە ئەم کارە ئەگەر تۆ وەرک پێرمەتیشت نییە واتە مۆڵەتی کارکردنیشت نییە لە کەنەدا ئەتوانی تەقدیم بکەیت. اینجا کە تۆ تەقدیمەکەی CVیەکی جوان و کەڤەرلێتەرێکی جوان بنێرن، نمونەی کارەکانتان ئەگەر کارتان کردو پێشتر بۆ نمونە تۆ لە سەرتاشخانە کارەکەیت، نمونەی کارەکانت لەگەڵ CVەکەت دابنێوێنی ئەو ئیشانەی کە کردوتە یاخود هەر ئیشێکی تر. CVەکەت بە جوانی ڕێک بخە و ئەتوانی بۆ ئەم کارانە بینێریت کە خۆیان داوای کارمەندی بیانیەکەن. اینجا بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت CVیان بۆ ڕێکخەم و کەڤەرلێتەریان بۆ ڕێکخەم یاخود من لە بری ئەوان CVەکانیان بنێرم کە پێشتر ئەم پاکێجەم نەبوو، بەڵام لەبەرەوەی خەڵکێکی زۆر داوای ئەم پاکێجەی کردوتەوە کە من بتوانم CVیان بۆ بنێرم، CVەکانیان ڕێکخەم، ئەتوانن ئیمێڵم بۆ بنێرن یاخود ئەتوانن پەیوەندیم پێوە بکەن لە ڕێگەی ئینستاگرامەکەمەوە هەر بە ناوی سۆما جەبار 2024. اینجا هاوڕێیان ئێستا ئەچین لەسەر لاپتۆپ سەیریەکەین، سەیری ئەو ئیشانە ئەکەین کە کارمەندی بیانی وەرەگرن. وەکو من هەنگاو بە هەنگاو من چی یەکەم ئێوەش هەمان شت دووبارە بکەنەوە. جا با دەست پێ بکەین.